بۆ ئیشە ناکەوە بووە ئێمە لە ساڵێک وای نزیک دەبینەوە یعنی ئەمانە جیران ئەگەر تاوانیان هەبوو ئەگەر هەر شتێک بوو دەبێت دادگا تا ئێستا یەک لای بکرێ بە ئەگەر هەتا مەسەلا ئەمە گەورەترین تاوانیشان بکرد دەبێت دادگا یەک لای بکرد یعنی گەورەترین مەلەفیشە بە بەڵام ئەوەنە کە خۆ هیچ مەلەفێک نییە بۆ ئەوە دوو ئەخرێت والله مەبەستێکی سیاسیە بە خۆی هەر مەبەستێکی سیاسیە بە خۆی چۆن کە پەلاماردرا هەر بە مەبەستێکی سیاسی بە ڕکابەری سیاسی بە تەقەبول نەکردن ئەو هێزەی ئەو عەقڵەتی کە ئێستا کە ئیدارەیەکی تی دەکات لەو زۆنەی تەقەبولی هیچ ڕایەکی جیاواز ناکات دەسوەردانی سیاسی تێدا بێت بەتاکید هەیە بەتاکید هەیە ئەگەر نەبیتن دادگا ئیش خۆی دەکات خۆ دادگا بۆچی دامەزرای کە دادوەرسوندی یاسایی دەخۆ مۆسسەی دادگا ئەوەیە کە ئیش و کاری دادگا بڕێ بباتن زانیاریتان لەسەر ئەوە هەیە کە بۆچی کەیسەکەی ناگوازرێتەوە هەولێر ئاخە زانیاری چا بیت خۆ زانیاری تو دەچی ڕۆتینیاتی بۆ دروست دەکەن و شتی بۆ دروست دەکەن و ئەوەی بۆ دروست دەکەن جینا ئەوە بۆ چەندەوە بۆ ساڵێک یعنی ئەوە نۆ مانگە یعنی چۆن ئەو بابەتە ئەو داوایان دادگای تەمیز کە داوا دەکاتن دۆسیەکەیان بهێنرێتە هەولێر بۆ نادرێتنەوە دەبێ دادگای سلێمانی لەژێر ئەو پرسیارەیە ینی بۆ ئەو کارە ڕاینە بەرەی گەل کەسی تا ئێستاکە قسەی لەسەر ئەو بابەتە دەکرد برێن دەکا حیزبە گەورەکان لەو بارەیەوە لەگەل ئێمە بۆ باوەڕش ناکەم تا ئێستاکە ئەمە هیچ بەرەو پێشتونێکی تووبیت پەرلەمان کاری خۆی ناکاتن ئەگەر هەتا شتی واش بیتن بڕیارەکە لە لای کاگلاورە کاگلاور چ بڕیار بەتاکی بەشداری کردن و بەشداری نەکردن خۆی بڕیار ئەی دۆخی تەندروستی ئەوەی ئاگادار مەقسەدە لەگەڵ پارێزەرانی باشە تەندروستەکەی باشە ئەوەندی باش ئەیشاندا بەریتانیەکان ئەوانەی کە سەردانیان کردووە ئەوان هەڵوێستی ئەوان چی بوو لەسەر خۆمە لێرە دایان بینین قوسڵەوانە دەبینەوەوان دەرێن ئەمە پشتیوانی لەوە دەکەن متابعەی تەندروستیان دەکەین و دایمە تاکیدیشەوە دەکەینەوە کە دادگا بە ڕێڕەویی سروشتی خۆی بڕاتن هەروە دەرێن